ئەیانەوێت پستان بخەنە سەر هەم مامۆستا و هەم خوێندکاران بۆ ئەوەی کە بە پستان منهەجمان پێ تەواو بکرێت. ئەمیش ناتوانین بەڕاستی. قوتابیانی پۆلی دوانزەی ئامادەی ئەمڕۆ بۆ سێەم جارە هاتوونەتە بەردەم پەروەردەی کەلار گربوونەتەوە. ئەو قوتابیانە کۆمەڵک داواکاریان هەیە و داواکاریەکانیان لەگەڵ دووجاری پێشوو گۆڕانکاری بەسەر هاتووە. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمە لای ئەو خوێندکارانە خۆیان بزانین ئەمڕۆ داواکاریەکانیان چییە. خاتون سڵاو لێبێ ئەمڕۆ گربوونەتەوە بۆ جاری سێم، داواکاریتان چییە؟ سەردا بەناوی خودای بەخشندە و میرەبان. وڵە ئێمەی خوێندکاران لەم ڕۆژەیە کۆبوونەتەوە بە مەبەستی ئەوەی کەوە چەند داواکاریێکمان هەیە. ئەم داواکاریانە حەق و مافی خوێندکارانی قۆناغی پۆلی دوانزەیە. ئەمانەوێ ئەم داواکاریانە بگەێتە وەزارەتی پەروەردەی خوێندنی باڵا کە داواکارانەکەمان جێبەجێ بکەن. یەکەم داواکاریمان بریتە لەوەی کە بابەتی کوردی و عەرەبی بگەڕێتەوە و ساڵانی پێشوو بە شێوەی ئارەزومەندانە. لەگەڵ ئەوەشە کاتێکی زۆر کەممان ماوە و منهەجێکی زۆرمان لەسەر کەڵەکە بووە، پێویستە منهەجەکەمان بۆ کەم بکرێتەوە. ئەگەر منهەجەکەیشمان بۆ کەم ناکرێتەوە، پێویستیمان بۆیە کە کاتی وزاریمان بۆ درێژ بکرێتەوە، لەبەرەوەی کاتێکی کەمان ماوە بۆ کاتی وزاری. لە خۆپشاندانەکانی دیکەیە داوای گەڕانەوەی خوێندنی ناو پۆلتانە کرد. ئێستا ئەو بڕیارە هاتووە کە خوێندنی ئۆنلاین نەمێنێ و داواکاریەتان جێبەجێ کراوە، ئێستا داواکاریەکانیشتان گۆڕانکاری بەسەر هاتووە. لەبەر ئەوەی کاتەکە کەم ماوە، ئێستا بڕیار دراوە لە مودەی نازانم چەندێکە ئەبێت تاقیکردنەوەی کۆتایی وەرزی دووەم ئەنجام بدرێ. لەگەڵ ئەوەشە خۆی بڕیار وا بوو کە 4/6 تاقیکردنەوەی وزاری ئەنجام بدرێ. ئێستا خستوانەتە 4/6 کاتەکەمان زۆر کەم ماوە. لەبەرەوەی هەر ئەمڕۆ بەیانیان پێمانە کرد بۆ کردنەوەی دەرگای قوتابخانەکان. ئێستا کە قوتابخانە کراوەتەوە ئەیانەوێت پستان بخەنە سەر هەم مامۆستا و هەم خوێندکاران بۆ ئەوەی کە بە پستان منهەجمان پێ تەواو بکرێت. ئەمیش ناتوانین بەڕاستی. زۆر سپاس. بەڵێ وەکۆی بینن لە دیمەنەکانە ئەمڕۆ ژمارەیەکی زۆر لە قوتابیان هاتوونەتە بەردەم پەروەردەی کەلار گربوونەتەوە و داواکاری ئەو خوێندکارانەوەیە کە خوێندنی ماوەی کاتی وزاری درێژ بکرێتەوە بۆیان. سڵاو لێبێ وەکو قوتابیەک ئەمڕۆ چی داواکاریەکتان هەیە؟ ئێمە داواکاری ئێمە تەنها دوو خاڵە درێژکردنی و داوادەی وزاری و ئارزومەندانەی کوردی و عەرەبی. باشە. ئەگەر ئەو داواکاریانتان جێبەجێ نەکرێت هیچ هەڵوێستێکتانە بێت؟ بەڵێ. ئەگەر ئەو داواکاریانەتان جێبەجێ نەکرێت دەبینە و داوای مافی خۆمان بەردەوامە بن لەگرن. باشە دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکو خوێندکارانە ئەو قوتابیانە باسییان لێوە کرد، ئەوان پێشتر داوای خوێندنی هەڵۆشانەوەی خوێندنی ئۆنلاینیان دەکرد، بەڵام دوای بڕیارێکی وەزارەتی پەروەردە قوتابیان گەڕانەوە هۆڵەکانی خوێندن. ئێستا داواکاری ئەو قوتابیانەش گۆڕانکاری بەسەرداهاتوە، وان ئێستا داوای درێژکردنەوەی ئەنجامدانی تاقیکردنەوەی وزاریەکەن. لەگەڵ ئەوەشدا منهەجیان بۆ کەم بکرێتەوە، ئەوان بۆی ئەمڕۆ هاتوونەتە بەردەم پەروەردەی کەلار گربوونەتەوە. وەکو خۆیان باسییان لێوە کرد، ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوان بەردەوامە بن لە ئەنجامدانی گربوونەوە.